باس لە بابەتێکی زۆر گرنگ و هەستیار دەکەین بە هیوای کەس پێویستی بە نەخۆشخانەکان نەبێت کەس پێویستی بەوە نەبێت چارەسەر وەربگێت بەڵام بابەتێکیشەیە کە نەخۆشی بۆتە بەشێک لە ژیانمان ئێستاوەتا لەگەڵ نەخۆشیە جۆراوجۆرەکان کۆرۆناش بەڕۆکی گرتوون و کەمێ پێش ئێستا قسەمان لەسەرەوە کە هەتا دێت بەشی چاودێری چڕ لە نێو نەخۆشخانەکاندا تەنانەت لە نێو نەخۆشخانە ئەهلیەکانیشدا جێگە نەماوە خەڵکێکی زۆر دووچاری گرفتی تەندروستی دەبن پەتای وەرزیش بڵاوە کە خەڵکانێکی زۆر جیاوازی ناکەن لە نێوان نیشانەکانی توشبوون بە پەتای وەرزی لەگەڵ کۆرۆناش اینجا بۆ ئەوەی کە تۆ پێویست بکات سەردانی پزیشک بکەی ئەم پەیوەندیە دەبێت چۆن بێت ئیتر بۆ هەر بوارێکی یان بۆ هەر جۆرێکی نەخۆشی بێت پەیوەندی نێوان پزیشک لەگەڵ نەخۆش ئەم پەیوەندیەکی گرێدراوە لە زۆر وڵاتدا باس لەوە دەکرێت پزیشک جاروایە نیو کاتژمێر کاتژمێرێک دائەنێت بەس گوێ لە نەخۆشەکەگرێ بزانن مێژووی نەخۆشیەکەی چۆن و چۆن نییە لە کوردستانە پرسین وایە یان نا زۆر جار ئێمە بە هەردوو لایەن باسێکین واتە کوردوتەڵێن نە شیش بسووتێ و نەکەبا هەندێک جار هەندێک ڕخنا ئاراسی پزیشکەکان دەگیرێت دەڵێن زۆرترین نەخۆش لە ڕۆژێکدا دەبینن ئەمە ڕاستە یان جۆری نەخۆشیەکە یان دەکەوێتە سەر توانە و سەلیقە و زیرەکی پزیشکەکان کە لە دەستنیشانکردن ڕەنگە خێراتر بن لێهاتووتر بن ئەمانە دەکەینە پرسیار ئایا وایە دیوێکی تر بۆ ئەو کەسانەیە کە نەخۆشن سەردانی پزیشک دەکەن لەسەر ئەوان چی پێویستە چۆن مامەڵە بکەن لە هەر لە پرزگەی نەخۆشخانەکەەوە تا دەگەنە لای پزیشکەکە زۆر جار کەسانێکەیە تووڕە دەبن یان ئاوەڵی نەخۆشیان زۆر لەگەڵدایە کە دەچنە لای پزیشکەکە دەبێت چەند کەسیان لەگەڵدا بێت کۆمەڵێک پرسیار دروستە بێت لەم بینەدا لە پەیوەندی نێوان پزیشک و نەخۆش ئێمە ئاراسی میوانەکەمان دەکەین زۆر بەڕێز دکتۆر چالاقەشانی کە بەڕێزان بەڕێوەبەری نەخۆشخانەی گشتی شۆڕشن و هەم پزیشکیشن ڕۆژانەش بێگومان هەر نەخۆش دەبینن بزانین ئەم پەیوەندیە لە زاری ئەوە چۆن باز دەکرێت دکتۆریان بەخێر بێ ڕۆژێکی زۆر سپاس زۆر سپاس بەیانی بیستەران و بینەرانی کورسات دکتۆر لە بنەڕەتە پەیوەندی نێوان پزیشک و نەخۆش پەیوەندێکی چۆنە بەڵێ زۆر سپاس دیارە ئەم بابەتە بابەتێکی گرنگە بەڕاستی پەیوەندی پزیشک و نەخۆش بەڕاستی خۆتان زانین بواری تەندروستی بوارێکی مرۆڤایەتیە مرۆڤانەیە بێ ئەم پەیوەندیە لەسەر ئەساسی متمانە بێ لە بینی پزیشک و نەخۆش لەلایەکی ترەوە بەڕاستی ئەم پەیوەندیە کۆمەڵی هۆکاری تر کاریگەریە بێ لەسەر پەیوەندی نێوان پزیشک و نەخۆش یەکێک لە هەرە گرنگە هۆکارەکان ڕۆشنبیری تەندروستی تاکە بەڕاستی لە کۆمەلگا بەڕاستی ئەمە کێشەی گەورەمان هەیە کە ڕۆشنبیری تەندروستی لە ئێمە زۆر باش نییە تەنانەت لەوانەی کە خاوەنی بڕوانامن ئەوانەی خوێنەوار و ڕۆشنبیریشن بەڕاستی کە ئەساسە ڕۆشنبیری تەندروستیەکە نەبێ کۆمەڵی کێشە دروستە بێ بەڕاستی لەلایەک ترەوە لە وڵاتی ئێمە کێشەی سیستەمی تەندروستیمانەیە ئەمیش هۆکارێکی سەرەکیە کە وای لێ هاتووە کە نەخۆش متمانی بە پزیشک نەبێنێ سیستەمی تەندروستی ئەو پەیوەندیانە ڕێگەخە پەیوەندی نەخۆش چۆن سەردانی نەخۆشخانەکە چۆن سەردانی پزیشکەکە لە نەخۆشخانەکان چۆن هەڵسو کەوتکە سەردانی فریاکەوتم بکات چۆنە بێت چاوەڕێ بکە تەنانەت لە کلینیکە تایبەتیەکانیش خۆتان زان سندیکاکان بەرپرسیارن لە ڕێخستنی ئەو پەیوەندیە و ڕێخستنی ئیشوکاری نەخۆش و کە سەردانی کلینیکە تایبەتەکانەکەن لەبەرەوە بەڕاستی ئەمانە هەموویە بێ بە یاسا ڕێ بخرێ بێ بە سیستەمێکی تەندروستی باشتە بێ بۆ ئەوەی پەیوەندێکی باش لە نێوان پزیشک و نەخۆشە بێ و ئەو متمانەی بەداخەوە کە ئێستا متمانە لە بینی پزیشک و نەخۆش لە کەم بۆتەوە ئەتوانین بەم شێوەیە لەسەر ئەم ئەساسانە متمانەیە بگرێڕینەوە بۆ بینی پزیشک و نەخۆش زۆر باشە کەواتە دکتۆر ڕەنگە چەند ئەرکومافێک هەبێ لەسەر پزیشکەکە و لەسەر نەخۆشەکەش هەبێ پێم خۆشە لە زاری بەڕاستەوە کەمێن باز لەو ئەرکومافانە بکەین ئەو ئەرکومافانی کە نەخۆشێک سەردانی پزیشکەکەکات چه ئەرکومافێک هەیە بدرێت بۆ نەخۆشە و یاخود چه ئەرکێکی لەسەرە بەرامبەر بۆ نەخۆشخانە بەرامبەر بۆ چەند کاتی کە دانراوە کە ئەم نەخۆشە و پزیشکە ببین سەرەتا نەخۆش کە سەردانی کلینیکەکانەکە یەکەم وەکو باسمان کرد ئەبێ خۆی بزانێت سەردانی چه پزیشکێکەکە یعنی ئەو حاڵەتی کە ئەو هەیە کام پزیشکە
پێویستە سەردانی بکە. دووەم پزیشکیش بەڕاستی لە کلینیکەکەی خۆی لەو شوێنی کە خۆی کارەکە پزیشکە بێ مافی تەواودا بە نەخۆشەکە. هەموو نەخۆشێک هەموو نەخۆشێک مافی ئەوەی هەیە کە تۆ لە چارەکێک بۆ 20 دقیقە کەمتر نەبێت گوێ لە نەخۆشەکە بگرێ. زانە کێشەکانی چیە؟ ئێمە وەکو پزیشک ئەزانین هەندێک لە دەستنیشانکردنی حاڵەتی نەخۆشیەکە بە پرسیارە، تەنها بە فەحس و بە شیکاری و بە ناردنی ئەشی ئەوانە نییە. لە هەموو بوارەکانە هەندێک بوار هەیە پێویستە زیاتریش بێ، وەکو نەخۆشی دەروونیەکان ئەوانە بێن پزیشکەکە کاتێکی زیاتر بدا بە نەخۆشەکە. واتە پزیشکە بێت توێژەری دەرونیش بێ و کۆمەڵایەتیش بێ. بەڵێ لەوە شارەزایی هەبێت. ئەمە گومانی تیانە بەڕاستی ئەمە پزیشکان هەمومان نەزانین کە نەخۆش پێویستە کاتێکی ئەو کاتەی بدرێتێک کە پێویستە. باشە ئەو کاتە چەندە گرنگە ئەو کاتی کە بەڕێزت باسیەکەی بدرێت بە نەخۆش پزیشکەکە و نەخۆشەکە خۆیان بەتەنیا بن، چونکە ڕەنگە زۆر کات بەداخەوە چەند پزیشکێکی بەڕێستە بێت 4 و 5 نەخۆش بکاتە ژوورەوە. لەوانەیە من ئەگەر گرفتێکی تەندروستیم هەبێ پێم شەرم بێ لە لای خێزانەکەی خۆشم باسی کەم جاچی لەوەی کە لە بەردەمی چەند کەسێکی غەریبان من باسی گرفتە تەندروستێک. لە ڕاستیە کێشەکە دوولایەنەیە، ئەوە نیە تەنها پزیشک بێ. ئێمە بەڕاستی کۆمەڵە پزیشکی باشمان هەیە لە یعنی پزیشکەکان هەمووی زۆربیان بە ویژدانەوە یعنی کات دەدەن بە نەخۆش، بەڵام کێشەکە وەکو وتم دوولایەنەیە. هەندێک جار ئێمە کە خۆمان نەخۆشێک کە پزیشکەکە پێڵێت تەنها نەخۆشەکە بێت هاوڵی نەخۆشەکە پێی ناخۆشە. ئێمە زۆر جار کێشەمانەیە کە نەخۆشە گێتە ژوورەوە بۆ کلینیک 4 کەسی لەگەڵایە، یعنی 4 کەس لەگەڵ نەخۆشەکە هاتووە کە پێویست نییە بەڕاستی. یعنی ئێمە داوایان لێکن کە یەک کەسی لەگەڵا بێ جاری وایە لەوە شاپیان ناخۆشە. یعنی وەکو باسم کرد هەندێک جاریش پزیشکەکان کە نەخۆشیان زۆرە، هەندێک پزیشکێ بڵین ڕۆژانە 100 نەخۆشە بینێ لە ماوەیەکی دیاریکراو کە لە کاتژمێر 2 بڵین بۆ کاتژمێر 8 شەوە. لەبەرەوە هەندێک پزیشکیش بەداخەوە 4 و 5 نەخۆشە ئەکەنە ژوورەوە. بەڵام لەو کاتانە مافی نەخۆشە درێ بەڕایەوە بەڕاستی هیچ پزیشکێک من ئەمە ئامۆژگاریەکە بۆ هاوڵاتیان بەڕاستی هاوڵاتی و خەڵکی ئێمە دوای قەرەباڵغیەکە بە کوردێکی. یعنی ئێستا وەکو زەمانانی پێشوو نییە کە لە شاری سلێمانی 4-5 پزیشکە بوو بەڕاستی. پێشتر ئێمە کە لە کۆلیجی پزیشکی بووین کۆمەڵە پزیشکی کەم هەبوو، پزیشکی هەناوی کۆمەڵی پزیشکە بوو، پزیشکی نەشتەرگەری تەنانەت هەندێ اختصاصێ هەر نەبوو. بەڵام ئێستا بە خۆشحاڵیەوە پزیشک زۆرە، یعنی پزیشکی باش زۆرە، هەمووی اختصاسەکان هەیە، بەڵام نەخۆش خۆیە بێ اختیاری ئەوە بکات کە سەردانی چیە کا بەڕاستی. بەڕای من نەخۆش وەکوتم دوای قەرەباڵغی نەکەوێت، بچێتە لای پزیشکێک کە کەمترین نەخۆشی هەبێ بۆی بتوانێت بە جوانترین شێوە گوێی لێ بگرێەوە نەخۆشیەکە دەستنیشان بکە. یعنی کێشەکە تەنها لە پزیشکەوە نییە. ڕاستە پزیشک بەڕاستی هەندێک پزیشکێ 5-6 نەخۆشە کاتە ژوورەوە، بەڵام کێشەکەەوەیە نەخۆشێکی زۆر سەردانیەکە. یعنی ئێمە پزیشکمانەیە، من خۆم وەکو پزیشکێک ئاگادارم، پزیشکمانەیە سەرێ عیادەکەی گەیشتۆتە مانگ و 2 مانگ. یعنی ئەمە پرسیارێکە بۆ بەڕاستی پزیشکی تر نییە ناکەوێتە سەر سەلیقە و لێ هاتووی ئەو پزیشکە، ینی زۆر باسیەوە دەکرێت. بەڕای من وەکو پزیشکی منش زۆر باسەکرێت. تۆ جاری وایە هەندێک نەخۆشی هەیە چەند پزیشکێکت کردو دوجار کە ئەوانی کاڵین دوای قەرەباڵغی کەوتین مە قسەی من قسەی زۆر خەڵکە بینی ومانە لەنێو خزم و کەسوکاری خۆمانە ئەم شتانە باس کراوە. تۆ چەند پزیشکێکت کردووە دوجار کە پێتەڵەن بۆ ناچی بۆ لای ئەوە عالەمە چێ بۆ لای دنیا ئەچێ بۆ لای هەمووی چاک بۆتەوە تۆش ئەچی بە چارەسەرەکە بوو دەرەکەوێت ئەگەر چەند دقەیەکیش تۆ بینی بێت سێرەکەی جیاوازیەکی هەیە ناشکەوێتە ئەو دیوەشی، ینی بۆ ئێمە هەر بە دیوە خراپەکەی نەبێ ڕاستەوەی کە بڵین ناڵێنەوە پزیشکانە دیارە ناوبانگیان هەیە، بەڵام کێشەکە لە ئەوەیە ئەبێ ئەم شتانە بە یاسا ڕێکرێتەوە بەڕاستی. یعنی پزیشک با ناوبانگیە بێ با نەخۆشی زۆر بێ، بەڵام ئەتوانرێت لە سندیکاکانەوە نەخۆشەکانی بۆ دیاری بکرێت. لە ڕۆژێکا بۆ تێ لە هەموو دنیای وایە، تەنانەت لە وڵاتانی ئەوروپا ئێستا ئێمە گلەی لە پزیشکەکرێ کە گلەی لە پزیشکەکرێ ئەبێ بەیانیانیش بزانین پزیشک چۆن نەخۆشە بینێ لە نەخۆشخانە حکوومیەکان دوانیۆڕوان چۆنە بینێ. ئێستا ئێمە وەکو پزیشکی پسپۆر زۆر بەمان ئێمە بەیانیان زیاتر نەخۆشە بینین. یعنی بەیانیان پزیشکێک لە کاتژمێر 8:30 بۆ 12 ئەبێ 70 بۆ 80 نەخۆش ببینێ.
کە ئێمە خۆمان نزانین ئەمە شتێکی ڕاست نییە یعنی تۆ ناتوانین لە سێ کاتژمێر لە سێ کاتژمێر هەشتانەوە نەخۆش ببینی تەنها لە حاڵەتە لە ناکاوەکانە ڕەنگە چاربی بەڵێ جا لە عیادەکانیش بەڕاستیە بێ ئەمە ڕێک بخرێ سندیکا تا ئێستا بەڕاستی کێشە چەند پزیشکێکە بێ دیاریکە کە تۆ تێ بچیت سەرە بنووسی ئەڵێ ئەم پزیشکە دایناوە لە ڕۆژێکا بۆ نمونە 15 نەخۆش بینێ 20 نەخۆش بینێ لەوە زیاتر ناتوانێت بەڕاستی ئەبێ پزیشکێک بە ویژدانەوە قسە بکەین یعنی پزیشک هەبێ ئەگەر یاساکەش نەبێ خۆی دیاری بکە یعنی توانای خۆی چەنە من پێ دەڵێم هیچ پزیشکێک ئەگەر پرۆفیسۆریش بێ ئەگەر زۆر بەناوبانگ بێ لە ماوەی 4-5 کاتژمێر ناتوانێت گوێ لەمو نەخۆشەکان بگری لە 4-5 کاتژمێر تۆ 4 نەخۆشە کاتە ژوورەوە بڕوا بکە هیچ پزیشکێک کە زۆر شارەزابێ یعنی تۆ 4-5 نەخۆش هاتۆتە ژوورەوە سەیری فەحسی ئەمەکە سەیری فەحسی ئەوەکە یعنی هەموو کەسێکیش توانایەکی هەیە من کەش باسی ئەوەکەم ناڵم پزیشکەکان باش نییە بەڵام ئەکرێ نەخۆش کە وەزعەکە ئاوایە بەو شێوەیە پزیشکی تر هەیە یعنی بەدیلی تر هەیە بەڕاستی کێشەی ئێمە نەخۆشی ئێمەش بەڕاستی نەخۆشی ئێمە ئارامگرتنی نییە تەحملی نییە وەکو لاموو بوارەکانی تریشە ئێمە خەڵکێکین بەڕاستی بێت تەحملی ئێمە لە نەخۆشخانەکان باسی فریاکەوتنەکان بکەین بڕوا ناکەی کە لە ئەوروپا و لە ئەمریکا و لە وڵاتە کە نەداکە وڵاتە زۆر پێشکەوتۆکانن نەخۆش کە سەردانی فریاکەوتنەکە هەندێک حاڵەتەیە ئەبێ پزیشکەکە پۆلێنی بکە هەندێک حاڵەتی کتوپڕ هەیە کە پێویستە یەکسەر چارەسەری بۆ بکرێت ئەمە پزیشکەکە قەرارەدا لەوە حادیسەیەکی سیارەیە شتێکە کە حاڵەتی کتوپڕە پزیشکەکانە چن بەلایە نەخۆشەوە بەڵام ئێمە بەردەوام کێشەمان لە فریاکەوتنەکانەیە هەندێک کە ساتوە سەرێشەیەکی بەسیتی هەیە ئازارێکی پشتی هەیە کە پزیشکەکە دوای نیم سەعات نایە بە دوایە ئەیکا بە قسە بە پزیشکەکانەڵێ بە کارمەندەکانەڵێ لە وڵاتانەی ئەوروپا بەڕاستی لە ئەوروپا لە ئەمریکا کە وەکو باسم کرد ئێمە پزیشک لێ بۆ کە سوکار ئەگەر پرسیار بکەین نەخۆشێک کە سەردانی فریاکەوتنەکە هەندێک جار 4 ساعت 5 ساعت چاوەڕێی کردو تا پزیشک بینیوێتی ئێمە هیچ نەخۆشێکی ئێمە نیو ساعت لە نەخۆشخانە حکومیەکان بەتایبەت تەحمل ناکا بوەستێ بەڵام لە کلینیکەکان زۆر جار ئێمە بینیومانە چێ بۆ لای پزیشکێک کە 100 نەخۆشی هەیە 80 نەخۆشی هەیە تا 12 شەو چاوەڕێیەکە و قسەش ناکە لەوە چێ لەوێش قسە بکە بەڵام بەڕاستی وەکو باسم کرد هەموو کێشەکان دوولایەنە بێ نەخۆش خۆی ڕۆشنبێرێکی تەندروستی باشیە بێ یعنی کە سەردانی نەخۆشەکە وەکو باسم کرد پزیشکەکە تەنها نەخۆشەکە بچێتە ژوورەوە هەندێک حاڵەت پزیشکەکان خۆی باسی بانگی هاوڵی نەخۆشەکە کە پێویستە بێتە ژوورەوە خۆتان زان ئێمە زۆر نەخۆشی تر هەیە جاری وایە بەتایبەتی لە نەخۆشیە شێرپەنجەکانە یعنی ئەمە قسەیەکە باوە لە ناو خەڵکە لای ئێمە هەموو خەڵگەزانێ نەخۆشەکە شێرپەنجەیەتی بەس نەخۆشەکە نایزانێت تەنانەت دراوسەکانیشیان نەیزانن بەس نەخۆشەکە خۆی نایزانێت یعنی ئەمە شتێکی هەڵەیە بەڕاستی بەڵام خەڵک خۆی وا فێر بووە یعنی خەڵک خۆی فێر بووە یعنی بە نەخۆشەکە نەڵێ با نەخۆشەکە بێت جۆرە ترسێکیان دروست بەڵێ نەخۆشەکەی پزیشکە کاتوانێت بە شێوەیەک لە نەخۆشەکە تێبگەێنێ کە ئەم نەخۆشەی هەیە باشە کاتە دکتۆر بەگشتی هاوڵاتیان لە نێو نەخۆشخانەکانە هێندەی بەڕایزت بەدیت کردبێت تا چەند هاوکاری کارمەندانی تەندروستین تا چەند هاوکاری پزیشکەکانن چونکە ڕەنگە زۆر کات ئەڵێن وەزاری پزیشکەکانە زۆر کات قسە لەسەرەوەکرێڵە تەنانەت نەخۆشەکان هاوڵی نەخۆشەکان پێمانەڵێن چ چارە سەرێک بۆ نەخۆشەکەمان بنووس بەڵێ ئێمە بەداخەوەکو باسم کرد من ئەگەڕێمەوە سەرەوە نوقتەیە ئێمە ڕۆشنبیری تەندروستی لای خەڵکی ئێمە نییە یعنی ئێمە نەخۆش سەردانمانەکە من وەکو پزیشکێکی پسپۆر نەخۆش هەندێک جار پێویستی بەوە نییە تۆ ئەشعی بۆ بگری پێویستی بەوە نییە فەحسێکی زۆری بۆ بنووسی بەڵام نەخۆشەکە خۆی داوایەکە جاری وایە مرافقەکەی هاوڵی نەخۆشەکە داواکە دکتۆرەوە بۆ ئەشعەیەک تەنووری بۆ نانووسی یعنی ئەمانە کێشەیەکی گەورەیە بەڕاستی ئەمە زۆر جار نەخۆشێکێتە لای پزیشک بۆیە ئەڵێنە و کاتە مویمە بەڕاستی کە تۆ چارەکێک بۆ 20 دقیقە گوێ لە نەخۆشەکە بگری تەنانەت بە پشکنینێکی سەریری ئەوەی نەخۆشەکە فەحسەکە بڵێ من نەخۆشێک وەکو پزیشکی پسپۆڕی جومگە ڕۆماتیزم ئێمە زۆربەی نەخۆشیەکانمان بە نیشانەکانی نەخۆشیەکە دیاریەکەین بە پشکنین نییە هەندێک نەخۆشی بەڵێ هەندێک نەخۆشیمانەیە بە هیچ پشکنینێک دیاری ناکرێت تەنها بە نیشانەکانە یعنی
تەنها تۆ توانی بە نیشانەکان کە فەحسی نەخۆشەکەکەی بزانی ئەمە چیەتی بەڵام زۆر جار نەخۆشەکە قەناعەت ناکە من خۆم نەخۆشم بینیوەکە هاتووە بۆ لام ئەژنۆی ئازارێکیە بۆ پێڵێ ئەمە پشکنینێکم بۆ کردەمە تووشی سەوەفان بووی تووشی داخوران بووی ڕاستە ئەندەجار پێویستی بە تیشێکەیە بە ئەشعە هەیە بەڵام نەخۆشەکە کە پێی ئەڵەی فەحسی بۆ نانووسی قەناعەت ناکە هەر بەیان یەکێ بۆ لای پزیشکێکی تر یان نەخۆشی ئێمە حەزی لە دووشتە بەڕاستی بەداخەوە پشکنینی زۆر دەرمانی زۆر یعنی ئێمە زۆر جار من ئەمە شتێک باسکەم پزیشکێکمان هەبوو لە کۆلیجی پزیشکی خۆمان زۆر بە علمی ئیشیە کرد یعنی کە ئێمە لەگەڵ بووین لە کلینیکە ڕاوێژکارەکان کۆمەڵێ نەخۆش کە هات کۆمەڵێکی زۆریان تەنها پاراستۆلی بۆ نووسی لە دەرەوە نەخۆشەکان کردیان بە شەڕ و دەنگە دەنگ و ئێمە لە ڕانیەوە ئێمە لە کەلارەوە هاتوین بۆ پاراستۆڵێک یعنی پزیشکەکان ڕاستە پێویستی بە هیچ نییە نەخۆشەکە بەڵام بەڕاستی نەخۆشی ئێمە حەزی لە دەرمانی زۆرە حەزی لە فەحسی زۆرە من پێ دەڵێم ئەگەر فەحسی بۆ نەنووسیت نەخۆشەکە قەناعەتی بەم دکتۆرە نییە دکتۆر فەحسێکی عامیشم بۆ بکە زۆر جار گلەیی لە پزیشکەکانە کرێڵێ پزیشکەکان لەگەڵ دەرمانخانەکان هینیان هەیە یان لەگەڵ مختەبەرەکان من بەڕاستی پێت بڵێم ئەمە بەو شێوەیە نییە نەخۆش خۆی وا لە پزیشکە کاکە فەحسی زۆری بۆ بنووسێ دەرمانی زۆری بۆ بنووسێ دکتۆر دوو بابەتی تر هەیە کە پەیوەندیان بە پەیوەندی نێوان پزیشک و نەخۆشەوە هەیە ئەوانی کە لە بە تایبەتی نۆڕینگە تایبەتەکاندا کەسانێک کە لە پرزگی پزیشکەکاندان بەڕاستی دوودیوە هەندێکیان مامەڵەیەک دەکەن کە مامەڵەکە نەخۆش خۆی لە بارێکی دەرونی ناهەمواردە مامەڵێکی ناهەموار و وەڵامدانەوەیکی ڕق و ئەمانە هەیە منەمان بینیوە ئێمە پەنجەکانی دەست خوارد وەکو یەک دروستی نەکردووە لە عینی کاتیشدا نەخۆش کە ئەوەنە بێ سەبرە و باسمان کرد هەموو هۆکارەکانی نەخۆشیشمانێ تا چەند گرنگە پزیشک بزانێت چێ لە نۆڕینگەکەی داهانێ بەڵێ ئەوەی بەڕێزت باس کرد زۆر گرنگە ئێمە بەس باسی چوونە ژوورەوەی نەخۆش و بەڵام کلینیکەکانیش پێویستە چاودێریان لەسەر بێ بەڕاستی لەلایەن سندیکاکانەوە لەلایەن تەندروستیەوە پێشتر ئەمانە هەبوو بەڕاستی پێشتر بەردەوام لیجنە بوو سەردانی کلینیکەکانی یەکرد پێویستە ئەو شوێنەی کە کلینیکی تایبەتە گونجاو بێ یعنی شوێنێک بێ گونجاو بێ بۆ نەخۆشەکە کە نەخۆش سەردانی ئەوێ کا شوێنێکە بێ بە ئیسراحەتدا بنیشێ تەنانەت بۆ ئاو خواردنەوە هەندێک حاڵەتی ترە پێویستە دابین بکرێ لەلایەکی ترەوە سکرتێری بەڕاستی پزیشکەکان من دایمە ئەڵێم ئەم سکرتێرە وەکو ئاوێنەی دکتۆرەکە وایە بەڕاستی ئەگەر سکرتێرەکە مەعاملەی باش نەبێ و تەعاملی باش نەبێ خەڵک قسە بە پزیشکەکانە لە ئەخیرە زۆر جار ئێمە هەندێک سکرتێری نەخۆشمان بینیوە بە قسەی پزیشکەکەش ناکە بەڕاستی یعنی کە پزیشکێک ئەمە کەسێک هاتۆ بۆ لای نەخۆشێک لە دەرەوەیان هەندێک نەخۆش حاڵەتی باش نییە یعنی بەڕاستی ئەو سکرتێرەکانیش ناتوانێت جای کاتەوە کەسێک نییە لە بوارێکی تەندروستی کاری کردبێ سەرەی بۆ داناوە کە نەخۆشەکە وەزن باش نییە بە ئوسلوبێکی ناشرینی جوابێداتەوە ئەمە هەنەکەوێتە سەر پزیشکەکان بەڕاستیە بێ کەسێک دانێن لەو شوێنەکە مامەڵەی لەگەڵ نەخۆشەکان باش بێت و شوێنەکەش گونجاو بێ بەڕاستی بۆ بینینی نەخۆش و بۆ چارەسەرکردنی نەخۆش زۆر باشە دکتۆر لە کاتێکا کە سەردانی پزیشکەکەی کۆمەڵێک دەرمانت بۆ ئەنووسێت تۆ چی لە دەرمانخانەکە دەرمانەکە ئاکڕیت و پێچەڵە بۆ منە ئەمە پێشنان بخۆ لە ڕۆژێکا چەند جار بخۆ بەڵام هۆکاری گەڕانەوەی ئەم دەرمانە بۆ لای پزیشک خۆی لە چیابێت بەڵێ لە ڕاستیە هۆکاری گەڕانەوەی دەرمانەکە من خۆم وەکو پزیشکێک زۆر جار واکەم بەڕاستی هۆکارەکە ئەوە نییە بڵێ پزیشکەکان ڕێکەوتون لەگەڵ دەرمانخانەکە و تەنها دەرمانە من ئێستا بۆ ڕوونەکەمەوە بەڕاستی هەڵە تێگەشتێکێ لە نێوان هاوڵاتی و خەڵکاکە لەمە تێنەگەیشتووە ئێمە وەکو پزیشکەکان هەندێک دەرمان هەیە بەڕاستی خۆتان نەزانن ئێستا بازاڕێک کراوە هەیە دەرمانی قاچاق هەیە ینی کۆمەڵە دەرمان هەیە من وەکو پزیشکێک هەندێک دەرمان هەیە قەت ناینووسم ینی هەندێک دەرمان هەیە هیندیە نازانم هەموو شوێنێکەیە پاکستانی هەیە فلیپینی و بەنگلادیشی و شتی وا هەیە تەسەور کە ینی کۆنتترۆلیش ناکرێ بەڕاستی تا ئێستا ڕاستە کوالیتی کۆنتترۆل هەیە بەڵام فەحسی هەمووی نەکراوە هەندێک جار ئێمە
لەبەر بەجۆندی نەخۆشەکەیە بەڕاستی ئەمانەیە دەرمانێکی بۆ بنووسین کە سوودی لێ ببینێ تۆ کە سەردانی پزیشکێکی زۆر جار ئێمە هەندێک دەرمان هەیە گرانە یعنی بۆ نمونە ئەگەر پاکەتێک دە حەبی تیابێت ئەگەر ئەم پاکەتە حەبە کوالیتێکی باش بێ شەریکەیەکی باش بێ لەوە چێ نەخۆشەکە بەم دە حەبە سوودی لێ ببینێ و چارەسەر بێ کێشەکانی بەڵام هەندێک جار تۆ شەریکەیەکی تر بنووسی کە کوالیتێکی خراپی هەبێ لەوە چێ بە سی حەب باشە دکتۆر بەسی حەبیش مادەی تیانە ئەم دوو شەریکە جیاوازە هەمووی کەوتۆتە سەر کوالیتی بەڕاستی ناڵم ئێمە لە بازارەکانە ئێستا ئێمە لە حکوومیەکانە کێشەمانەیە ئێمە لە نەخۆشخانە حکوومیەکانە هەندێک نەشتەرگەریمان هەیە وەستاوە هەندێک دەرمان هەیە ناتوانین بیکڕین لەبەرەوەی کوالیتی نییە بەڵام لە دەرەوە ئەم دەرمانانە هەر بەکارێت ئێستا چاودێری هەیە لە سەریان بەڵام بەڕاستی کوالیتی کۆنتترۆلی شتا ئێستا نەیتوانیوە هەرچی دەرمانەکەیتە بازارەوە کۆنتترۆل بکرێت ئەمە لەلایەک ئەمە لەلایەک لەبەر کوالیتی دەرمانەکانە لەلایەکی ترەوە هەندێک جار دەرمانخانەکان بەڕاستی پزیشکی دەرمانسازی لێ نیە یعنی ئەمە بەڕاستیە بێ وەکو وتمە بێ هەمووی ڕێکخرێتەوە ئێمە کێشەی یاسامان هەیە لە وڵاتە ئێمە یاسای جوانمان هەیە بەڵام هیچ یاسایەک جێبەجێ ناکرێت یعنی تۆ لە دەرمانخانەکان پێویستە پزیشکی دەرمانساز هەبێت ئەو دەرمانەیە ئێمە زۆر جار لەوە چه دەرمانێ با بە نەخۆشەکە کە ئەو دەرمانە نەبێت پزیشکەکە بۆی نووسیوە لەبەرەوە ئێمە باشتر وایە کە پزیشکەکە خۆی دەرمانەکان ببینێتەوە دڵنیاکردنەوەی دڵنیاییە دەرمانەکە چۆن بەکاربێنێ بۆ ماوەی چەند بەکاری بێنێ زۆر جار ناڵم ئێمە نەخۆشەیە کە من خۆم وەکو شخصی خۆم نەخۆشەکاڵم جاری وایڵە لێرە نایکڕم لە کوێی کڕی بیکرە بەڵام جاری داهاتووکەیەتەوە سەیرەکەم هەندێک دەرمانی وەرگرتووە کە ئەوە نییە من بۆم نووسیوە بەڵێ خۆتان هەستی پێکەن یان لە دەرمانخانەکان کەچی دەرمانێکە پێ پزیشکەکە بۆی نووسیویت ئەڵێ ئەمەمان هەیە لەوە باشترە یعنی بەداخەوە ئێستا هەموو شتێک بۆ بە تیجارەت بۆ بە یاساکان جێبەجێ ناکرێ ئێمە هەموو یاسایەکمانەیە لە پەرلەمان یاسامانەیە لە شوێن سندیکا هەمانە بەڵام ئەم یاسایانە پێویستی بە جێبەجێکردنە یعنی بۆ ئەوەی کلینیکەکان ڕێک بکرێ داوامی نەخۆشخانەکان ڕێک بکرێت باشەی تۆڕۆک و دوایین پرسیاری من زۆر بە کورتی وەڵام بیتەوە ژینگە و سێڤس چەند گرنگە لە تەوکردنی پەیوەندی نێوان پزیشک و نەخۆش بە نمونە ڕوونیەکەمە بۆ نمونە هەندێک پزیشک ئەچتە نۆڕنگەکەیەوە نۆڕنگەکەی ئەوەندە خۆشە ئەوەندە خزمەتگوزاری تایە دوو کاتژمێری چاوەڕێکی گرفتێکت نییە سێ چاوەڕێکی گرفتی تۆ هەندێک جار ناچاری چاوەڕێی نەتیجەی تاقیگەیەکەکەی ئەبێ دانیشید لە نۆڕنگەکە تا تاوا بێ بابەست لە سەرڤەزی بۆ نمونە تەلەڤیزۆنە شوێنی نوێشتکردنە بتەوالێ تا کۆمەڵێک سەرڤەز هەیە لە هەندێک نۆڕنگە هەیە لە هەندێکی تر نییە ئەمانە هیچ چاودێریەک هەیە چاودێریان کات کە خۆی کاریگەری لەسەر ئەو پەیوەندی هەیە وەکو باسم کرد پێویستە چاودێری هەبێت لەسەر کلینیکەکان لەسەر نەخۆشخانە ئەهلەکان ئێوە خۆتانەی بینن یعنی نەخۆشخانە ئەهلەکانیش ئەم کێشە هەیە زۆر نەخۆشخانە ئەهلی هەیە ئەوە بچووکە ڕێگانیان نەخۆش بوەستێ ژوورەکانی خراپە کلینیکەکانیش هەمووی دیاری کراوە کلینیکە تایبەتەکان سندیکا لێی بەرپرسە ئەبێ چاودێری کە بێ کە پزیشکێک کلینیکە کاتەوە کە مۆڵەتی پێدرێ ئەبێ لیژنەیەکە بێ سەردانی شوێنەکە بکە بزانە ئەم شوێنە گونجاوە خۆتان نەزان ئێمە هەندێک جار ئەوەی بەڕێزت باست کرد هەندێک نەخۆشی هەیە بڵێن نەخۆشی هەناویە نەخۆشی هەناسەدان هەیە پێویستە بە شوێنێکی گونجاوە شوێنێکی کراوە بێ هەواگۆڕکەی باشی هەبێ شوێنەکە فراوان بێ نەخۆشەکان هەمووی تۆ کۆمەڵێ نەخۆش بە تەنیشتێکەوە ئێستا لەم وەزعی ئێستاە کە خەڵک کۆرۆنا بڵاوە بەڕاستی بینین لە کلینیکەکان هەموو نەخۆشەکان بە تەنیشتێکەوە کەس ماسک ناکە هیچ خۆپارێزیەک نییە بەڵێ هەر لە کلینیکەکەیان لە نەخۆشخانە ئەهلەکانە تووشی نەخۆشی ترە بێت لەبەرەوە بەڕاستیە بێت چاودێری هەبێت ئەبێ ئەم یاسایانە جێبەجێ بکرێ بەڕاستی بەداخەوە ئێمە پێشتر چاودێری هەبوو لەلایەن سندیکا و لایەن شوێنەکانەوە بەڵام بەهۆی ئەم قەیرانانەی کە ئێستا هەیە قەیرانی موچە و دارایی و تۆزێ لیزمەکانی ژەوە نەکەمە بەڕاستی فریا ناکەون سەردانی ئەو هەموو کلینیکانە بکەن بەڵام بەڕاستیە بێت چاودێری هەبێ و پێش ئەوی مۆڵەت بدرێ بە کلینیک یان نەخۆشخانەی ئەهلی پێویستە
لیژنەیەکی تایبەتمەند سەردانی بکە بزانێ ئەم شوێنە گونجاوە بۆ کلینیک یان بۆ نەخۆشخانەیە. زۆر باشە دەستی خۆش بە زۆر دکتۆر بەزمان ئەرکی پزیشکەکان ئەرکێکی پیرۆزە ئێوە ژیانی هاوڵاتیان لە مەترسیدارترین حاڵەتە ڕزگارەکەن دەستان خۆش بێ ماندوو نەبن ئومێد دەکەین هاوڵاتیانی بەڕێزی شاوکارێکی تەواوی ئێوە بن. دووبارە سپاس بۆ دکتۆر چالاقەشانی بەڕێوەبەری نەخۆشخانەی گشتی شۆڕش سپاس زۆر سپاس بۆ خۆش بێت.